دنیاکەمەوە لاتووە کە ناویچ یاری کوردەوەریەکان زۆر ناکرێت. ئارین چۆنی؟ من باشم تۆ چۆن سەرتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ ئەم شوێن جوانە. زۆر سپاس دەکەم. تۆ لێرە ڕۆڵی چیە بینی؟ وەڵا وەکو سابەزەتی ڕۆڵی کوێخابی. کوێخا؟ بەڵێ. کوێخا ناوی ئەم شتانە ئازانی؟ زۆر بێزان بەرە ئەوە علادینە و ئەمە ترخێنەیە و ئەمە جاجمە و ئەو جۆرە شتانە ئەوە شمشاڵە و ئەوە سەماوەرە و ئەوە چرایە و بەڵێ. ئەم ئەمانە چین؟ ئەمە شەوچەرەیە ئەوە نییە؟ بەڵێ ئەوە شەوچەرەیە توی وشکراوە. باشە ئەو یاریانەی کە لەوەیە کردیان حەزت لە کامیانە تۆ؟ وەڵا هەڵماتێن و ئەو هەڵماقۆ. هەڵماتە هەیە لە ماڵەوە؟ بەڵێ. یعنی ئێستاژە ئەو یاریانەکەن مناڵی ئێستا؟ ئەرەوەڵا زۆریش. ئەیدە زۆر باشە. تۆ چۆنی؟ باشی. ئەحواڵت چۆنە؟ باش لەخوا بەزیابێت. تۆ لێرە دەوری پیا و ماقۆڵە گەڕی لێرە دانیشتوی؟ ئەرەوەڵا چی هەیە؟ چی ئەناسی لێرەیە لەم شتانە؟ وەڵا دەوە وەکو علادینە و ئەوە جامە و ئەوانە ڕادیۆ و مەنجەڵ و ئەوانە گوێزن و چرا و سەماوەری تێ و گۆزەش. باشە. حەزت لە یاری کوردەواری و ئەم شتە کوردەواریانە هەیە؟ ئەرەوەڵا بە هینە دنیاکەمەوە لاتووە کە ناویچ یاری کوردەوەریەکان زۆر ناکرێت. زۆر ناکرێت. ئەرەوەڵا ئێوە چیەگەن بۆ ئەم یاریانە زین و بکەنەوە لە ماڵەوە ئیکەن لەگەڵ ڕەفیق؟ وەڵا لە ماڵەوە ئەرەوەڵا ئیکەین بەس زۆر دەبێجە کڵاوێنە و هەڵماتێت. باشە بۆچی وای لێ هاتووە ئەم یاریانە نەماون و کەس بوون؟ وەڵا بەوەی تەکنۆلۆژیاوە. تەکنۆلۆژیا. ئەرەوەڵا. ئێستا هەمووی بۆ بە ئایپاد و موبایل وانە؟ ئەرەوەڵا. ئەچمەلای و کچە جوانش کچە جوان چۆنی؟ باشم خۆش بێ. تۆ چیەکەی لێرەیە چی دەکرد؟ من ڕۆڵی خانمی ماڵی گەڕم. خانمی ماڵ. لە پاڵ سەماوەرا دانیشتوویت و سەر و بەستە بەستۆ و چاو تێگرۆنیە؟ ئەرەوەڵا. چای تاڵ یا شیرین؟ هەردێکی. هەردێکی. ئەرەوەڵا. حەزت لە چی یاریەکە تۆ لەو یاریە کوردەواریانە؟ پەتپەتێن و خەتخەتێن و هەڵماقۆ و کڵاوێن و. باشە یاری کوڕووکت جیاوازی هەیە لە یاریە کوردەواریەکانە؟ نەخێر. نیەتی؟ نیەتی. هەردووکی ئەتوانن مەسەلەن کوڕووک چیژە توانن خەتخەتێن بکەن؟ بابە. باشە دەستا خۆش.